پێشوازی لە بوریاری دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕشکێر بۆ هاتنان نێو هاوپەیمانیەکەمان دەکەین کۆمپڵانی خەباتکار و تێکوشەری کوردستان. دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕشکێر لە ڕاگەیەندراوێکدا بوریاریدا لەمڕۆ بەشدەری لە هاوپەیمانی حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێراندا بکات. هاوپەیمانی حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران بە گەرمی پێشوازی لەو بوریارەی دەفتەری سیاسی کۆمەڵەی شۆڕشکێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران دەکات و لەسەر ئەو باوەڕەیە ئەم هەنگاوە گرینگە ئەویش لەم قۆناغە هەستیارەدا یەکریزی زیاتر و تەبای پەتری هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانی لێ دەکەوێتەوە. دنیاین وەک چۆن کۆمەڵەی شۆڕشکێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە داروشتنی بورگە و خاڵەکانی پلاتفۆرمی پەسەندکەرەوی هاوپەیمانیەکەدا دەور و نەخشێکی گرنگیان هەبوو. لە بەردەوامی کاری مەیدانی و بەدیهێنانی ئامانجەکانی ئەم پلاتفۆرم و هاوپەیمانیەشدا دیوری کاریگەری خۆیان دەبێت. هێز لە یەکگرتن و یەکریزیدایە و بێگومان ئەو یەکگرتن و هاوپەیمانیە لە ئامانجەکانمان نزیکیتر دەکاتەوە. سەرکەوێ بوزوتنەوەی ڕزگەری خوازی گەلەکەمان. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران 12 ڕەشەمەی 1044 هەتاوی.